ئەو جۆرە قارەبانێتی ئێوەمانان لە زینداندا باوڕێکی لە دڵ دەرونی ئێمەمانان دروست کرد لە شاخ کە ئەو گەلەی ئێمە ناشچێت و نابەزێت و هەر سەر دەکەوێت و هەروەها دوژمنیشی تۆقاند باوەڕ بکەن ئەوان ئێوەیان زیندانی کردبوو بەڵام لە کاتێکدا ئێوە واتان دەکرد کە زیندان ئەوان نەفسی دەخرانە زیندانەوە ئێوە بە لەشتان لە زینداندا بوو ئەمە ئەوان دڵ و دەرونیان دەخرایە زیندانەوە و لە بەرامبەر ئەو قارەمانێتی ئێوەوانان خۆیان پێ نەدەگیرا جا بۆیە بۆ ملەتی کورد جێ شانازێ کە ڕۆڵی وەکو ئێوەی هەبێت ڕۆڵی ئێوەی کە ئێستا لێرن و ئەوەی کە لێرەش نینە و هەروەها جێ شانازیمانە کە خەباتی گەلەکەمان لە شاخ و لە شار لە زیندان و لە دەرەوە یەک خرا یەکی گرتەوە ڕاپەڕینی لێ هاتەدی کە ئەنجامەکەشی بەدیهێنانی ئەم ڕۆژەیە کە لە کوردستانی خۆماندا فدرالمان هەیە حکوومەتی هەرێممان هەیە پەرلەمانمان هەیە و ئەو هەموو دەستکەوتانەمان هەیە کە خۆتان بەچاوی خۆتان دەیبینن هیوادارم ئەو ڕاستیانەمان لەبیر نەچێت کە ئەو خەباتەی کە کرا بە فیڕۆ نەچوو بەڵکو بە سەربەرزیەوە ئێوە و ئێمە بۆمان هەیە ئێوە بچنە سەرگۆری شەهیدەکانتان ئەوانەی ئیعدام کران ئێمە بچینە سەرگۆری پێشمەرگە قارەبانەکان شەهیدەکان بڵێین خوێنی گەشتان بە فیڕۆ نەچوو بەڵکو ئەوە ئەو بەرەی داوە کە ئێستا هەمانە لە وڵاتی خۆماندا